ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیس سۆران بەشی پۆلیس ساڵەکە مدنیەکان سۆران 24 کاتژمێر لە ئەرکین ڕۆژانی جێژن ڕۆژانی پشوەکان ئێمە ناگریتەوە وەکو وەزارەت ناوخۆ 24 کاتژمێر لە ئەرکین لەبەر دەوری خەفارەتمان هەیە 24 کاتژمێر جارەوە هەیە جێژنەیە ئەمە لە داوامین جارەوە عوتڵێ نامانگرێتەوە ڕۆژانە ئێمە دەوریات دەکەین هەروەها کۆبوونەوە دەکەین بە کارمەندانمان لەوەی بە شێوەیەکی ڕێک و پێک ئوستوب بکەن لەگەڵ خەڵک ئەزیەتیان نەدەن تەعامولێکی باشیان لەگەڵ بکەن. زۆر جار هەیە لە کاتی ناخواردن لە کاتی ڕۆژوشکاندن تەلەفۆنمان بۆ دەڵێ مشکلەیەکە یان کێشەیەکە بێ ئەوەی فتار بکەینەوە بێ ئەوەی ڕۆژەکەمان بشێنین دەچین بەهانەی خەڵک و یارمەتیان دەدەین ینی 24 کاتژمێر ئێمە لە ئەرکین. سەرەتا پیرۆزبای ڕەمەزان لە هەموو مسلمانانی خۆشەویست دەکەم سەرتاسەری جیهان بە تایبەت کوردستانی خۆشەویست ڕۆژ و تاعەتی هەمولایەک قبول بێ ئینشاڵڵا دەبێتە مایە خێر و خۆشی بە هەمولایەک. ئێمە لێرە لە ئەرکداین وازبمان ئێشکگریە ڕۆژانە و شەوانەش دەمێنینەوە لێرە لەگەڵ هاوڕێیان و لەگەڵ هاوپیشەکانمان لێرە فتار دەکەینەوە لێرە خواردن دەخۆین ینی بەردەوام لەگەڵ یەکین ئەوەندەی لێرە لەگەڵ هاوڕێیانین لەمانەوە لەگەڵ خوشک و براکانماندانین لەگەڵوان تێکەڵنین ئەوەندەی لێرە لەگەڵ ئەو هاوڕێیانە تێکەڵین بێگومان ئەو ئەرکە وازبی سەرشانی خۆمانە بە پیرۆزی دەزانین بۆ هەموو هاوڕێ و هاوپیشەکانمان ئەسڵەن زۆریش پێخۆشحاڵم کاتێک خزمەتی گەل دەکەم خزمەتی هاوڵاتیانی دەوەرەکەمان دەکەین زۆر خۆشی لێ وەردەگرین جاری وایە زەحمەت دەبینین زەحمەتی زۆرمان دێتە پێش بەڵام بێگومان زۆریش خۆشە چونکە وازبی سەرشانی خۆمانە ئەرچی سەرشانە بە پیرۆزی دەزانم.